بسم الله الرحمن الرحيم الحمد لله الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه قيشتنا آتي 249 سورة بقرة كخواي قورة لدرجي بسرهاتي أو قلي بنو إسرائيل دا كقوتمان دواي موسى سلامي خواي لسربي کۆمەڵەیەک لە بەنو ئیسرائیلیەکان کە پێغەمبەرێکیان هەبووە بە ناوی شەمعون ئەو کۆمەڵە خەڵکە دوژمنەکانیان بەدەریان نابوون لە ئاوەدانیەکانیان دوای ماوەیەک کە بیری ئاوەدانیەکانی خۆیان کرد و بیری منداڵ و ژنەکانیان کرد چوونە لای پێغەمبەرەکەیان داوایان لێ کرد کە خوای گەورە پادشایەک دەسەڵاتدارێکیان بۆ بکە بە دەسەڵات و بەرپرسی جەنگ لەژێر ئاڵای ئەو دەسەڵاتدارەدا بچن شەڕی دوژمنەکانیان بکەن و ئاوەدانیەکانی خۆیان ئازاد بکەن و ئاوەدانیەکانی خۆیان دەست بەسەردا بگرنەوە وەژن و منداڵەکانی خۆیان بێتەوە ژێر دەستی خۆیان. پێغەمبەرەکە سەلامی خوای لێبێ باسمان کرد کە یەکەم جار ئینزاری کردن پێی گوتن داوا دەکەم لە خوا بەڵام ئەی ئەگەر خوای گەورە مەلیکیشی بۆ دانان و ئێوە شەڕتان نەکرد تەمان ئینکاریان کرد وتیان چۆن دەکرێت شەڕ نەکەین. تەمان خوای گەورە بە ئەمری خۆی تالوت کە یەکێک بوو لە شوێن کەوتوانی پێغەمبەری ئەو کات کەسێکی لێزان و شارەزا بەهێز و بەقووەت خوای گەورە بە ئەمری خۆی کردی بە مەلیک. دواتر بۆ ئەوەی یەقینیان هەبێ خەڵکەکە کە تالوت مەلیکە و خوا دیاری کردووە نەک پێغەمبەرەکە بەویستی خۆی خوای گەورە ئەو تابوتەی کە لە دوای موسای ون بوو دوژمنەکان دەستیان بەسەرداگرت بوو کەس نەیدەزانی لەکوێیە خوای گەورە بە کۆمەڵێک مەلائیکەت ئەو تابوت و سندوقەی ناردەوە بەردەستی تالوت لە بەردەستی تالوت سندوقەکە دانرا بەبێ ئەوەی کەس مەلائیکەتەکان ببینێ کە سندوقەکە گەیشتە بەردەمی جەیشەکە و سوپایەکە تەبەن دڵیان ئارام بوو و یەقینیان پەیدا بوو کە تالوت خوا کردوویەتی بە مەلیک بۆیە دڵنیا بوون و بڕیاریاندا لە ژێر ئاڵای تالوتدا شەڕی جالوت بکەن کە جالوت دەسەڵاتدار و ستەمکاری ئەو کات بوو ئاوەدانیەکانی ئەوان ماڵ و منداڵەکانی ئەوانی داگیر کرد بوو دەست بەسەرداگرت بوو. جا خوای گەورە باسی ئەو مەشهەدە دەکات دەفەرمێت فەلەمما فەصەلە تالوت بالجنودی کاتێک فەصەلە یعنی دوور کەوتەوە تالوت لەگەڵ سەربازەکانی لە ئاوەدانیەکانی خۆیان فەلەمما فەصەلە تالوت بالجنودی کاتێک ڕۆیشتە دەرێ لە ئاوەدانیەکەی خۆی دوور کەوتەوە لە شوێنی خۆی تالوت بالجنودی لەگەڵ سەربازەکانی قالە تالوت کەسێکی لێزان بوو فەرمووی ئین الله مبتەلیکم بنەهەرین بێگومان خوای گەورە دوای ماوەیەکی دیکە تاقیتان دەکاتەوە ئیمتیحانتان دەکات بە ڕووبارێک دەگەینە ڕووبارێک ناوی ڕووباری شەریعەیە طبعا ئێستا شەرماوە لە بینی ئوردون و فەلەستیندایە فەرمووی ئێستا خوای گەورە ئێوە ئیمتحان دەکات تاقی دەکاتەوە بە ڕووبارێک دەگەینە سەر ڕووبارێک فەمەن شەریبە منه هەر کەسێک لە ڕووبارەکەی خواردەوە بە تێری بە تەواوی فەلەیسە منی ئەوە لە سوپا و لە جەیشی مندا نییە و بۆینە لەگەڵ من بێ دەبێت دوورکەوێتەوە ومن لم يطعمه هەر کەسێکیش لە ڕووبارەکەی نەخواردەوە بە تێری فإنه مني بێگومان ئەو لەگەڵ مندایە سوپای منە و لە شوێن کەوتوانی منە. جا خوا دەفەرمێت فەرمووی ئیلا من اغترف غرفة بيده مەگەر یەکێک بە لوێچی دەستی تۆزێک ئاوی لێ بخواتەوە یعنی بە دەستی کەمێک ئاوەکەی بخواتەوە ئەوە ڕێپێدراوە بەوەی لە سوپای من ناچێتە دەرێ بەڵام هەر کەسێک زیاتر لەوە بچێ لوت دەمی بە ئاوەکەیەوە نێت و هەتا ورگی پڕ دەبێ ئاوەکەی بخواتەوە ئەو کەسە نابێت لەگەڵ من بێ بۆ وای لێکردن تەمەن بۆ ئەوەی بۆی دەرکەوێت چێ لە کاتی میحنە و تنگانە و ناڕەحاتیدا خۆڕادەگرێت و چێ خۆڕاناگرێت چێ بە قسەی دەکات و چێ بە قسەی ناکات. تەمان ئەگەر کەسێک لە ئاو خواردنەوەیدا بە قسەی سەرکردە و قائیدەکەی نەکا بە دڵنیاییەوە لە کاتی شەڕدا ئامادە نییە بە ئەمری قائیدەکەی خۆی بە کوژدات و خوێنی خۆی بڕێژێ ئەوە یەک دووهەم سوپاکە تینویان بوو بەڵام تینوایەتی بەڵێ ناخۆشە بەڵام ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دوشمن هەم ترسی تێدایە هەم تینوەتی تێدایە کاتێک ڕوبەڕوو دەبیەوە کە ئەو کات بە تایبەتی شەڕ بە شمشێرێ بوو دەبوال ڕاکەن لەو سەری بۆ ئەو سەری لە وڵاتێکی گەرم و لە شوێنێکی گەرم هەم ترسیان لەسەر بوو و هەم مەترسی مردنیان لەسەر بوو و هەمیش تینوو دەبوون ئەگەر یەکێک لەوێ
ئامادە نەبێ ئەمری پێغەمبەرەکەی سەرکردەکەی تەمان پێغەمبەر نا سەرکردەکەی جێبەجێکە بێگومان لە کاتی تنگانە و ناڕەحەتیشدا ئەمری سەرکردەکەی خۆی جێبەجێ ناکا بۆیە وەکو کەسێکی لێزان یا بە ئەمری خوای تەمان هەر کامێکیان بێ ویستی سوپا و جێشەکەی خۆی لە بێژنگدا چونکە هەمیشە کۆمەڵەیەکی کەمی پاڵافتەی خاوێنی ئیماندار چاکترن لە زۆرێکی بۆری طبعا ئیمان زەعیفی ئیمان لاواز یان کەسانێک کە دووڕووبن و بەڕاستی لەگەڵ نەبن بۆیە طبعا خوا دەفەرمێت فەشەری بوو منه خواردیانەوە لەو ڕووبارە ئیلا قەلیلا منهم تەنها کەمێکیان نەبێ کە عولەما دەفەرمون 80000 کەس بووە لەو 80000 کەسەی طبعا زۆرینە یعنی کە بە تایبەتی دەڵێن بە ژمارەی ئەسحابی بەدر کە 300 و ئەوەندە کەسەیە ئەوەندە ماونەتەوە ما باقیەکەی دیکە هەمویان چوون ئاویان خواردۆتەوە دەمیان بە ئاوەکەیەوە ناوە بەڵام قەدەری خوای چۆن بووە ئیبن کەثیر لە تەفسیرەکەی داهێناویەتی دەفەرمێت ئەوانەی کە بەدەستی تۆزە ئاوێکیان خواردەوە تینوێتیان چکا خوای گەورە بە ئەمری خوای ئەوانەی کە دەمیان بە ئاوەکەیەوە ناو بە تێری ئاویان خواردەوە هەم بێ ئەمری سەرکردەکەیان کرد لە ئیمتیحانەکە دەرنەچون هەمیش بە تینوێتیمانەوە و بە زورگیان ئاوسا و تووشی تەمبەڵی و تەوەزەلی بوون هەر نەیان توانی بڕۆن چونکە بە تەمانە بوون بچن هەر لەوێ لەبەر زۆر ئاو خواردنەوەی کەوتن و لە شوێنی خۆیاندا جا دەفەرمێت فەلەمما جاوەزەه کاتێک کە ڕووبارەکەیان بەجێهێشت هو طالوت والذين آمنوا معه ئەوانەی کە لەگەڵ تالوتدا ئیمانیان هێنابوو بەڕاستی ئیماندار بوون بە حساب لە ئیمتیحانەکەش دەرچوو بوون ها بەشێکی کەیان دوای بەجێهێشتنی ڕووبارەکە بەشێکی دیکەش جیابوونەوە ئەو جارێ قالوا لا طاقة لنا اليوم بجالوت وجنودیان ئێمە ئەمڕۆ ناتوانین ڕوبەڕوو ببینەوە لەگەڵ جالوت و سەربازەکانیدا ئەوە دوو جار ئیمتیحان جارێکیان خەڵکێک لە ئاوەکەی دەرنەچوو مانەوە کە ڕۆیشتن لەگەڵ سوپای جالوت ڕوبەڕوو بوونەوە چاویان بە ژمارەی زۆری سوپای جالوت کەوت ترسیان لێنیش بەشێکی دیکەش لەوێ پەشیمان بوونەوە گوتیان ئێمە ناتوانین لەگەڵ ئەو سوپا زۆرەی جالوتدا ڕوبەڕوو ببینەوە بەڵام قال الذين گوتیان ئەوانە يظنون یعنی ئەوانەی دڵنیا بوون ئەنهم ملاقو ربهم کە بە دڵنیاییەوە دەگەنەوە پەروەردگاریان ئەوانەی یەقینیان هەبوو ئەگەر بژمرن و بشکوژرێن دەگەنەوە بەخوا گوتیان چی کەم من فئة قەلیلة زۆر جار کۆمەڵەیەکی کەم غەلەبەت زاڵ دەبن بەسەر فئة کەثیرە بەسەر دەستە و کۆمەڵێکی زۆردا بەڵام بئیذن الله بە ئەمری خوا بە پشتیوانی خوا والله مع الصابرین خوای گەورەش لەگەڵ ئارامگراندایە بۆیە تەنها 300 و ئەوەندە کەسە مفەسرین دەفەرمون لەگەڵ تالوتدا مانەوە بەڵام بە ئیمانێکی کامڵ بە عەزیمەتێکی تەواو بەورەیەک کە خۆیان بۆ مردنێدانا گوتیان ئەگەر بژمرین لێرە لەبەرەوەی ئەمری خوای گەورە جێبەجێ دەکەین دەگەینەوە بەخوای و خوا کە گەیشتینەوە بەخواش خوا دەمان باتە بەهەشتێ با بکوژرین کە یەقینیان پەیدا کرد خوای گەورەش نەسڕ و سەرکەوتنی خۆی بۆ نارد فلما فصل طالوت بالجنود ئەگەر سەیری ئاەتەکەی کەینەوە کاتێک جیابوویەوە لە ئاوەدانیەکەی ڕۆیشتە دەرێ لە ئاوەدانیەکەی تالوت لەگەڵ سەربازەکانیدا قال إن الله مبتليكم بنهر فەرمووی بێگومان خوای گەورە ئێوە تاقی دەکاتەوە بە ڕووبارێک فمن شرب منه هەر کەسێک لەو ڕووبارە بخواتەوە بە تێری فليس مني ئەوە لەگەڵ مندا نییە لە سوپای من نییە ومن لم يطعمه فإنه مني هەر کەسێکیش هیچی لێ نەخواتەوە ئەوە لەگەڵ مندایە إلا من اغترف غرفة بيده ئەو کەسەشی کە بە دەستی تۆزە ئاوێکی لێ دەخواتەوە ئەوەش هەر لەگەڵ خۆم دەی هێڵمەوە هەر لەگەڵ مندایە فشربوا منه ئەو ئاوەیان بە تێری خواردەوە إلا قليلا منهم تەنها کۆمەڵێک نەبێ لە سەربازانی تالوت فلما جاوزه کاتێک کە ڕووبارەکەشیان بەجێهێشت هو والذين آمنوا معه تالوت و ئەوانەی کە ئیمانیان هێنابوو لەگەڵ تالوتدا کە ڕووبارەکان بەجێهێشت و لە مەیداندا چاویان بە سوپای جالوت کەوت قالوا لا طاقة لنا اليوم بجالوت وجنودی وتیان ئێمە ئەمڕۆ لە تواناماندانیە لەگەڵ تالوت و سەربازەکانی تالوتدا بجەنگین و شەڕ بکەین
بەڵام تاقبی سێهەم قال الذين يظنون گوتیان ئەوانەی دڵنیابوون ئەنهم ملاقو ربهم کە بە دڵنیاییەوە ئەگەر بمرن دەگەنەوە بەخوا گوتیان چی کەم من فئة قەلیلە زۆر جار کۆمەڵە و دەستەیەکی کەم غەلەبەت فئة كثيرة بإذن الله زاڵ دەبن و سەر دەکەون بەسەر کۆمەڵەیەکی زۆردا بإذن الله بە ئەمری خوا والله مع الصابرين خوای گەورە لەگەڵ ئارامگراندایە ولما برزوا لجالوت وجنوده ولما برزوا كاتك كهات نميدان دركوتن لجالوت وجنوده بو جالوت سربازكاني كاتك هات نميدان خوان پیشاندا ڕوبەڕوو بوونەوە لەگەڵ جالوت و سەربازەکانیدا ئیماندارەکەمەکان گوتیان چی قالوا ربنا أفرغ علينا صبرا خوایە بڕێژە بەسەرماندا ئارامی بڕێژە بەسەر دڵماندا بەسەر دەروونماندا ئارامیمان پێ بدە ئەوە یەک وثبت ئەقدامنا خوایە پێیەکانمان بچەسپێنەوامان لێ بکە هەڵنێین ڕانەکەین پشت لە دوژمنەکانمان نەکەین وانصرنا على القوم الكافرين وسرمان خا أي خوايا بسر گەلانی بێ باوەڕدا ئەوە دوعای شوێن کەوتووە ڕاستەقینەکانی تاالوتە دوای ئەوەی کە پەیمانی خۆراگری دەدەن بڕیاری ڕوبەڕووبوونەوە دەدەن لەگەڵ جالوت و سەربازەکانی جالوتدا یەقینیان پەیدا دەبێت لە دڵدا ئەگەر بۆ خوا بجەنگن و لەبەر خوا بجەنگن خوا سەریان دەخا دوعایان کرد خوای گەورەش دوعاکەی قبول کردن فهەزەموهم خوای گەورە سوپای جالوتی تێکشکاند و ئیماندارانی سەرخست بإذن الله بأمر خوا وقتل داود جالوتا داود جالوتی کشت داود کێیە داود ئەو کات سەربازی تاالوتی بوو بەڵام تاالوت بەڵێنی پێدا بوو هەر کەسێک ها وەکو هاندان بەڵێنیدا بوو هەر کەسێک جالوت بکوشێ دەیکەم دەیهێنمە شوێنی خۆم دەیکەم بە مەلیک دەیکەم بە سەرکردەی سوپا و جەیشەکە و هێندێک لە تەفسیرەکان دەڵێن وعدیشیدا بوو ئەوەی تاالوتی بکوشێ کچەکەی خۆشی پێ بدا ئەوە لە ئیسرائیلیات داهاتووە دەکرێت ڕاست بێ دەکرێت ڕاست نەبێ هەرچۆنێکی بێت داود یەکێک بووە لە کەسە زانا و دانا و شارەزاکان و فەن و فنونی لە ئالیەتی حەرب و شەڕ و ئەوانەدا هەبوون بۆیە دواتر تەبەن داود دەبێتە مەلیک و هەروەها دەبێتە پێغمبەریش تەبەن ئەو داود پێغمبەر ئەوەی زەبوری بۆ هاتووە ئەوەی کە دەفەرمونون ئاسن لە ژێردەستی داوەک و هەویری وابووە و زۆرتر ئالیەتی حەرب و شەڕ و جەنگی دروست کردوون داود سەلامی خوای لەسەر بێ بۆیە هەم مەلیک بووە و هەم پێغمبەر بووە و زەبوری بۆ هاتووە و لە موعجیزە دیارەکانی داود ئەوە بووە کە هەر کاتێک زەبوری خوێندۆتەوە ها بە دەنگێکی خۆش و ئاوازێکی خۆش دار و بەرد تەبەن زەبوریان لەگەڵ دووبارە کردوتەوە زەبوریان لەگەڵ گوتۆتەوە لەگەڵ داوددا دار و بەرد قسەی کردووە تەبەن دواتری سلێمان کە پەیدا دەبێت ئەویش هەم دەبێتە مەلیک و هەمیش دەبێتە پێغمبەر جا لەوێ فهەزەموهم بإذن الله خوای گەورە سوپا و دەسەڵات و توانای جالوتی تێکشکان بەڵام بە بەهێزی ئیمانداران نا ئیماندارەکە زۆر کەم بوون بإذن الله بە ئەمری خۆی وقتل داود جالوت داود جالوتی کوشت وآتاه الله الملك ئەو جار خوای گەورە بەخشی بە داودی پادشایەتی ئەوە یەک والحکمە و هەروەها دانایی فێری دانایی و کارزانی کرد وعلمه و هەروەها فێری داودیشی کرد خوای گەورە مما یەشا لەو شتانەی کە خۆی ویستی لەسەر بوون دەیتوانی بەهێزترین ئالیەتی حەرب و شەڕی ئەو کاتە دروستکە و هەر شتێک ویستبای لە ئاسن دروستی دەکرد بەبێ ئەوەی پێوە ماندوو بێ ئاسنێک ئێستا ئەگەر بتەوێ خواری کەیەوە ها دەبێ ئاگری لەناو ئاگری هاوێ سووری کەیەوە ئەو جار بە شتێکی زۆر بە قووەتر لە خۆشی لێی دەی داود سەلامی خوای لەسەر بێ هەر ئاسنێک لە بەردەستیدا بە کەیفی خۆی توانیویەتی هەرچی بیەوێ لی دروستکە بۆیە لە پاداشتی ئەوەی کە ستەمکار و دەسەڵاتدارێکی کوشت ئەو کاتە مسلمانانی ڕزگار کرد لە تنگانە و لە ناڕەحەتی نەسڕ و سەرکەوتنی بەخشی بەخوا و بەدینی خوای گەورە پاداشتی کرد هەر لە دنیادا تەڵەن جگە لە قیامەتێ و ئاتاه الله الملکە خوای گەورە بەخشی بە داود پادشایەتی و دانایی و فێری ئەو شتانەشی کرد کە خوای گەورە خۆی دەیویست
جاخوا دەفەرمێ وەلەولا دەفع الله الناس بعضهم ببعض ئەگەر خوای گەورە لە ناوی نەبرد وەلەولا ینی ئەگەر دەفع الله لە ناو بردن نەبایە بە ئەمری خوای الناس لە ناو خەڵکیدا بعضهم ببعض هێندێک بە هێندێکی هەن ئەگەر خوای گەورە وای نەکرد بایە لە دنیادا هێندێک خەڵکی دیکە بکوژێ و لە ناو ببە ئەوە لە فەسەدەتی الأرض بێگومان زەوی پڕ دەبوو لە خراپە و لە خراپەکاری جا ئەوە دوو تەفسیری هەیە هێندێک دەفەرمونون ئەگەر خوای گەورە ڕێگای بە ئیمانداران نەدا بایە جیهادکەن لە پێناوی خوادا کافرەکان بکوژن هەمیشە کافرەکان زۆرترن و دەسەڵاتیان بە سەرزەویدا زۆرتر دەبوو ئەو کاتە سەرزەوی یەک پارچە دەبوو بە خراپەکاری هێندێکی کەش دەفەرمونون خوای گەورە هەروای کردووە هەر لە ناو کافرەکاندا خوای گەورە حەرب و شەڕ دێنێتە پێشێ هێندێکیان دەکوشن بەوەش کە ژمارەی خراپە و خراپەکارەکان کەمتر دەبێتەوە هەر چۆنێکی بێ ڕوبەڕووبوونەوەی کەسی دەسەڵاتدار و ستەمکار واجبێکە و ئەرکی شوێن کەوتوانی هەموو پێغەمبەران بووە بە درێژایی مێژوو ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کەسی ستەمکار لەگەڵ کەسی بێباوەڕ لەگەڵ کەسێک کە خراپە و گەندەڵی و فەسادی بڵاو دەکاتەوە ئەرکی ئیمانداران بووە ئەگەر ئیماندار و کەسە چاکەکارەکان ڕێگە لە خراپەکارەکان نەگرن هەمیشە خراپەکار زۆرترن خراپەکار ئەگەر زۆرتر بوون تەبان ئیشەکەشیان زۆرتر دەبێت ئەو کاتە زەوی یەک پارچە دەبێتە خراپەکاری کە خوای گەورە هیچ کات ڕێنادا هەموو سەرزەوی بەیەکەوە خراپ بێ هەموو خەڵک بەیەکەوە خراپ بێ هەمیشە تەبان دەبێت لە ناو سەرزەویدا خەڵکێکی چاک و چاکەکار هەر هەبێ وەلەولا دەفع الله الناس بعضهم ببعض ئەگەر لە ناوی نەبردبانە خوا هێندێک خراپەکار بە هێندێکی دیکە یان دەکرێ بڵێن ئەگەر خوای گەورە خراپەکارەکانی بە چاکەکارەکان لە ناو نەبرد بە لە فەسەدەتی الأرض بە دڵنیاییەوە زەوی پڕ دەبوو لە خراپەکاری ولكن الله بەڵام خوا ذو فضل على العالمين ذو فضل يعني خاوني بخشش و چاکەیە بەسەر چێدا على العالمين بەسەر هەموو خەڵکیدا خوای گەورە فەضلی کردووە چاکەی کردووە لەگەڵ ئیمانداراندا کە ڕێی داوە ئیمانداران ڕوبەڕووی کەسە ستەمکارەکان ببنەوە ئەگەر بە کوشتنیش بێ ئەگەر بە هیچ شتێک لە ناو نەچوون بە کوشتن و بە لە ناوبردنیش بێ تەوان خوای گەورە ڕێی داوە چاکەکارەکان خراپەکاری نەهێڵن بە هەر جۆرێک کە بۆیان دەکرێت دواتر دەفەرمێت تیلکە ئایات الله ئەوانە کۆمەڵێک بەڵگە و نیشانەی خوا بوون نەتلوها عەلەیکە دەخوێنینەوە بەسەرتدا ئەی محەممەد صلی الله عليه وسلم بالحق بە شێوەیەکی ڕاست و دروست تیلکە یعنی ئەوەی باس کرا لەو سوورەتەدا لەو ئاەتانەی کە خوێندومانن ئایات الله هەمویان بەڵگە و نیشانەی خوان بە تایبەتی سوورەتی بەقەرە سەرەتاکەی زۆرینەی باسی خراپە و خراپەکاری بەنو ئیسرائیلیەکانە کە باسی خراپە و خراپەکاری بەنو ئیسرائیلیەکان دەکا بۆ ئێمە بۆ چییە؟ بۆیە ئەو خراپەکاریانە لەناو ئێمەدا نەبن جا دەفەرمێ ئەوانە کۆمەڵێک بەڵگە و نیشانەی خوان دەیخوێنینەوە بەسەرتدا بە شێوەیەکی ڕاست و دروست وإنك لمن المرسلين بێگومان تۆش ئەی محەممەد صلی الله عليه وسلم یەکێکی لە نێردراوانی خوای گەورە صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه